علامەتی مەحەبەتی تۆ ئەوەیە کە کاتێک قسە ئەەکەی لەگەڵ خوایە زۆر ئاسوودە و ئارامی، کاتێک کە لەگەڵ ئەوای بەتاقی تەنها زۆر چێژوەر ئەگری، ئەگەر لێی دوور کەوتیتەوە هەز بە وەحشەت ئەەکەی، هەز بە بێتاقەتی و بێزاری ئەەکەی. هەر کاتێک ئەم حب و ئونسە لەگەڵ خوایە زاڵ بوو بەسەر تۆیە، ئیتر ئەو کاتە خەڵوەت و بەتەنهابوون لەگەڵ خوایە و مناجات لەگەڵ ئەوە بەشێکە بێ لە ژیانی تۆ چێژوەرگرتن ئەبێت چێژوەرگرتن. بێنە پێشاوی خۆتان پیاوێک خوای گەورە یەک مناڵی پێ عەتاءەکە، یەک کوڕ گەورە ئەبێ عمری ئەڕوا نزیکی 70 ساڵ عمری هەیە، لەپڕ کوڕەکەی ونەک نازانێ لەکوێ ئەگەڕێ ئەم سەر ئەو سەر کوڕ دیار نییە ئەپاڕێتەوە دەی تا کوڕی دەستگیر ئەبێت کە کوڕێتەوە لای نازانێت چۆن سەیریکە، نازانێت چۆن قسەی لەگەڵاکە، نازانێت چۆن لە باوەشی گرێ. بەبیرمە زۆر کات لە تەلەڤیزیۆن سەیری ئەومە کرد کە شەڕی عێراق و ئێران تەواو بوو، ئەسیرەکان ئاڵوگۆڕیان پێ ئەکرا، هەندێک ئافرە دەبوون ئەبورانەوە کاتێک کە کوڕەکانی خۆیانیان ئەبینی دوای چەند ساڵێک نەیان بینی بوو، نەیان ئەزانی چی بکەن لە خۆشیە. ئەم مەشهەدە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ڕۆژێ لە خزمەت هاوڵانە ئەفەرمێ کۆمەڵە جەواری گیرا بوو ئافرەت، کۆمەڵە مناڵیشیان لەگەڵا بوو، جیا کرانەوە لە یەکتری. ئەفەرمێ ئافرەتێک چوو بۆ سەر نوکی پەنجەی سەیری مناڵەکانی ئەکرد، مناڵێکی لەناو مناڵەکانە ئەهات و ئەچوو. ئەفەرمێ ئەم ئافرەتە لە پڕ مناڵەکەی خۆی بینی و باوەشی پیا کرد، تۆن نەی ئەزانی ماچی ئەکرد، دای ئەنا شیری بداتێ چی لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بە هاوڵانی فەرمووی ئایا تەوەقع ئەکەن لەم کاتەیە ئێستا ئەم ئافرەتە ئەم مناڵی خۆی بخاتە ناو ئاگرەوە؟ وتیان نا وەڵڵا ئەو هەر نازانێت چی لێ بکە لە خۆشیە. فەرمووی دە وەڵڵاهی ڕەب العالەمین لەم ئافرەتە زۆر بەڕەحەمترە بۆ عەبدەکان. وەڵڵاهی ئەم ئافرەتە چۆن ناتوانێت، توانای نییە، دڵی نایە، لە خۆشەویستیان نازانێت چی بکە، عەزەتی مناڵەکەی نادا. رب العالمین ئاوایە لەگەڵ عەبدەکانە کاتێک کە ئەچنەوە بەردەسی ئەگەنەوە لیقای خوا، ئاوا مامەڵەیان لەگەڵا ئەکە، هەر چۆنێ بێ عەفویان ئەکە. دەیبیرکەرەوە لەو لەحزەیە کە ئەو ئافرەتە شیر ئەدا بە مناڵەکەی چەندێکی خۆشەوێ، چەند بەنازەوە لەگەڵا مامەڵە ئەکە. بڕواکە ئەگەر تۆ ئونسێکی حەقیقی لەگەڵ خۆیان بۆ دروست بێ، ئەبەو کەیفێتە لەگەڵ رب العالمین، دڵەکەت لای ئەو ئەبێ خواخواتە کاتێکت دەستکەوێ بۆی لەگەڵ ئەوە قسەکەی، خواخواتە کاتێکە دەستکەوێ دوورکەویتەوە لە خەڵک تۆزێک دابنیشی بۆی پەیوەندێکی پتە و لەگەڵ ئەوە دروستکەی، پەیوەندی لەگەڵ خوایە جەل جەلالوهو. یەکێکە لەو شتانەی کە چێژێک لە ناخی تۆیە دروست ئەکا، ناتوانانی لەو چێژەوە بچڕی. هەر کاتی ئەم حاڵەتە بۆ تۆ دروست بوو، ئەوە یەکێکە لە علامەتەکان کە تۆ خوات جەل جەلالوهو زۆر خۆشەوێ.